ستاندەر لێکەوتەکانی دەست لە کارکێشانەوەی ئەندامەکانی دادگای فیدراڵی لەسەر موچە ئاشکرا دەکات. تا دێت ئاگری شەڕی ئێران و ئیسرائیل گەورەتر دەبێت. ئێران هەڕەشەی کردنە ئامانجی بنکەیەکی ئەتۆمی ئیسرائیل دەکات. ستاندەر وردەکاری قەیرانە نوێیەکەی دادگای فیدراڵی ئاشکرا دەکات. ئەمڕۆ دادگای فیدراڵی بۆ دەرکردنی ئەمروەلایی بۆ ناردنی موچەخۆرانی هەرێمی کوردستان کۆنە بوویەوە و هاوکات 6 ئەندامی سەرەکی و 3 ئەندامی یەدەگی دادگای فیدراڵی دەست لە کارکێشانەوەی خۆیان پێشکەشی دادگاکە کرد. هاوکات دکتۆر ڕاد ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر لە دادگای فیدراڵی ڕایگەیاند ئەگەر ئەو ئەندامانەی دەستیان لە کار کێشاوەتەوە زوو پەشیمان نەبنەوە یان بەدیلیان دانەندرێت ئەوا کێشەی موچەی فەرمانبەران لە ڕێگەی دادگای فیدراڵی چارەسەر ناکرێ و دەبێ ڕێگەی سیاسی و ئیداری بگرنەبەر. دکتۆر ڕەعەت وتیشی ئەگەر تاکاتی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق دادگاکە نەکەوێتەوە کار ئەوە ئەنجامی هەڵبژاردنەکانی عێراق پەسەند ناکرێت. ئەمڕۆ میدیای فەرمی ئێران لە سەرچاوەیەکی حکومی وڵاتەکەی ئاشکرای کردووە چاوەڕێ بن هێرش دەکەینە سەر شاری دیمۆنا. باپەی زانیاریەکان ئەو شارە بنکەی دروستکردنی ئەتۆمی ئیسرائیلی لێە هەر بە ئامانزگرتنێکی شارەکە واتە بە ئامانزگرتنی پرۆگرامی ئەتۆمی ئیسرائیل. هاوکات ئیسرائیل کاتز وەزیری بەرگری ئیسرائیل ڕۆژی پێنجشەممە فەرمانی بە سوپای ئیسرائیل کرد کە هێرشەکان بۆ سەر ئامانجە ستراتیژیەکان لە ئێران ئامانجە حکومیەکان لە تاران چرتر بکەنەوە بە ئامانجی نەهێشتنی هەڕەشەکان بۆ سەر ئیسرائیل و لە نێوبردننی ڕژێم. جێی باسە ئەمە یەکەم جارە کە بەرپرسێکی باڵای ئیسرائیل ڕای دەگەێنێت کە لە نێوبردننی دەسەڵاتی ئێران یەکێکە لە ئامانجەکانی شەڕی ئێستای دژی ئێران. ئەمڕۆ 9 ئەندامی دادگای فیدراڵی عێراق کە 6 ئەندامیان سەرەکی و 3 ئەندامیان یەدەک بوون دەست لە کارکێشانەوەیان پێشکەشی دادگای فیدراڵی کرد. باگوێرەی زانیاریەکانی ستاندەر هۆکاری دەست لە کارکێشانەوەی ئەندامانی دادگای فیدراڵی بۆ پرسی خۆر عەبدوڵڵا دەگەڕێتەوە. هاوکات ئەندامێکی دەست لە کارکێشاوەی دادگای فیدراڵی ڕایگەیاند کەوا دەست لە کارکێشانەوەکەیان وەک هەڵوێز وەرگرتنە لە بەرامبەر سەرۆکی دادگای فیدراڵی جاسم عەبود کە بەخواستی خۆی ئیدارەی دانیشتەکانی دادگای فیدراڵی دەکات. وتیشی ئەمڕۆ کە بڕیار بوو فەرمان سالاری لەسەر موچەی هەرێم دەربکرێت بەڵام سەرۆکی دادگای فیدراڵی پرسی خۆر عەبدوڵڵا کە کێشەی سیاسی لەسەرا لەگەڵ پرسی موچەی لە بەرنامەی دانیشتەکە دانابوو. ئەوە لە کاتێکدایە کەوە ئەمڕۆ بڕیار بوو دادگای فیدراڵی کۆ ببێتەوە و فەرمان سالارiyek دەربکات بۆ ئەوەی بڕیار لە موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدرێت بەڵام سەرباری کۆنەبوونەوەی دادگاکە و دواخستنی کۆبوونەوەکە هەواڵی دەست لە کارکێشانەوەی ئەندامانی دادگا شەقامی عێراقی و کوردستانیان شۆک کرد.